ئایا ڕوبی نێتوەرک سکامە؟ بێگومان ڕوبی نێتوەرک بەرنامەیەکی بواری دراوی کریپتۆیە و لە ڕێگەی ماینینگکردنەوە کارەکات کە ئەم بەرنامە دروستکراوی وڵاتی ڤێتنامە و گەشە پێدەرەکانی لەوێن. ئەم بەرنامەیە لە ساڵی 2022 کار دەکات و بەکارهێنەرێکی زۆری بۆ پەیدا بووە، بەڵام بە دیاریکراوی پاژەوەی کە ئەپلیکیشنی پای یان دراوی پای لیز بوو، زیاتر ڕوبی لە ناو کووردا ناسا و بەکارهێنەرێکی زۆری بۆ پەیدا بوو. ئەم بەرنامەیە ژۆک و هەمووانی دیگە کۆمەڵێک کێشە و قسە و باسی لەسەر لە دوای گەڕانم بەناو دنیای کریپتۆدا چەند ئەنجامێکی نێگەتیڤم لەسەری دەستکەوت کە زۆرتر بوو لەو ئەنجامە پۆزیتیڤانەی کە هەیبوو لەسەر ئەم ئەپلیکیشنە. گرنگترین خاڵیژەوەیە لە ڕوبی داتا و زانیاری بەکارهێنەرانی دەفرۆشێت بە کۆمپانیە فێڵبازەکان یان سکامەکان. بەو واتایی کاتێک تۆ خۆ تۆمارەکەیت بێگومان پێویستت بە ئیمێڵە بێ، بە ژمارە تەلەفۆنە بێ و لەگەڵ هەنێ زانیاری بۆ نەڕۆژی لەدایک بوون یان کۆمەڵە بابەتی تر، ئەمان وەکو ڕوبی نێتوەرک ئەم زانیاریانە هەمووی ئەفرۆشن بەو کۆمپانیانی یان بۆ ئەو گروپانی بۆ تیمانی کە لە بواری سکام و لە بواری فیشین و لە کۆمەڵێک بواری خۆڵبڕین و هەڵخەڵەتاندنی خەڵکدا کارەکەن. ئەمان ژمارە تەلەفۆنەکەی تۆ یەن بەو کۆمپانیانە بەنمونە لە تەلەگرام و پەیوەندی بەتەوەکرێ وەتسەپەوە بەیان هەر وەسیلەیەکی ترەوە بێ بانگێشتەکەن بۆ ئەو بازاڕانەیان ئەو بابەتانەی کە ساختن و ئەبێتەوەی کە تۆ زەرێکی زۆر بکەیت. کەواتە ڕوبی بە ئاشکرا داتای تۆ ئەفرۆشێت بەم گروپانە. خاڵێکی دیکەژەوەی ئەم بەرنامەیە زیاد لە 3 ساڵە کارەکات، واتە لە 2022 کەواتە دەبێت لە ماوەی ئەم 3 ساڵەدا ئەو کەسانی بەکاری دەهێنن و ڕیڤیویان کردووە قسەکانیان وەربگیرەوە تا تۆ 3 ساڵ بەکارهێنەری بەرنامەیەک بیت، ئەنی بەشی ئەوە گوێی لێگری کە ئاخۆ چی ئەڵێ لەسەر ئەو بەرنامەیە. هەر بۆیە زۆرینەی ئەمانی کە ئەم بەرنامەیە بەکارهێنیان ماینینەکەن لە ڕوبی نێتوەرک فیدباکیان ناوە لە پلی ستۆر و ئاپستۆر یان لە هەر سەکۆیەکی تر بێ. زۆرینەی ئەمانە کێشەیان هەیە لەگەڵ ڕوبی نێتوەرک، جا کێشەکانیان لە هەر بابێکی نەوە بەرنامەکەیە بێت، یان بەنمونە زۆر جار گلەی ئەوواکەن کە بەردەوام ماینینەکەن مانگانە هیچ کۆینێک یان هیچ دراوێکی ناو بەرنامەکە تەحویل نابێتە سەر ئەپلیکیشنەکە بۆیان، واتە ئەو ڕەنجەی کاویانە هەر بە خۆڕایی ڕۆیشتووە. خاڵێکی دیکەیە کە زۆرینەمان بەرنامەی باینانس زانین چییە، بێگومان باینانس ئەکسچێنجەکە بۆ ئاڵوگۆڕی دراوە کریپتۆکان. لێرە سەکۆیەکەیە کە ڕێگە بە بەکارهێنەران یان ئەندامانی ناو ئەپلیکیشنەکە یا ڕڤیوی خۆیان یان بابەتی خۆیان لەسەر دراوەکانی تر بڵاوکەنەوە. بێگومان هەر جوڵەیەکیش لەم ئەپلیکیشنەیە هەبێت کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر دراوە ئەلکترۆنیەکان یان ئەو دراوەی کە بەنیازە لیز بێ. لێرە زۆرترین ڕەخنە یان زۆرترین قسە یان زۆرترین فیدباکی نێگەتیڤ لەسەر ڕوبی نێتوەرکەیە و زۆرینەیان بە سکام ناوی ئەهێنن. ئەمە وەکو سەکۆ هەموو مەوجودە و هەموو کەس ئەتوانێت سەردانی ئەم سەکۆی باینانسکە و ئەو بابەتانی کە لەسەر ڕوبی بڵاوکراوەتەوە بیبینێت و بیخوێنێتەوە. خاڵێکی دیکەش لە ناو ئاپی ڕوبی بەشێکی زۆر لە بەکارهێنەران کە ماینینەکەن بە هیچ زۆرێک لە بەرامبەردا کۆینیان پێ نادرێت یان دواتر کەیوایسیان بۆ کارا ناکرێت. کەم کێشانەش کاریگەری گەورە جێدێڵ لەسەر داهاتووی بەرنامەکە، چکە تۆ بۆیە ماینینەکە یان بەشداریت کردووە لەم ئەپلیکیشنە بە ئومێدیەوەی کە تۆ لە کۆتاییە ئەم جۆرە دراوە یام جۆرە کۆینە یام جۆرە تۆکنە لیز بکرێت و بەهایەک وەرگێ، بەڵام کە تۆ هیچ دراوێکت نەدراتێت لە ناو ئەپلیکیشنەکە کەواتە بۆ بەشداریت کردووە. لە ڕووی ئاسایشی ئەلکترۆنی و ئەم جۆرە بەرنامانە قبوڵ نەکراون، چکە داوای داتای کەسی و تایبەتی بەکارهێنەران دەکەن لە بەرامبەر پارە و کۆینی وەهمیدا، ئەواتە کەس ناتوانێت نە ئەم پارە وەهمیانە ڕاکێشێ و نە بیکاتە ناو جزدانێکی ئەلکترۆنیەوە تا هەڵیگرێت. کەواتە داتای خۆت چۆن ئەدەیتە دەست ئەم بەرنامانەیان چۆن ڕێگایەی بە ڕەزامەندی خۆت داتای خۆت بخیتە ئەم ئەپلیکیشنەوە ئەنیش بەکاری بێنن بۆ لایانی تر. لە باشترین حاڵەتی دەکاتێک لیستە بێ ئەم ئەپلیکیشنە یان ئەم دراوەی ڕوبی ئەو کەسانی کە قازانجی لێ دەکەن تیمی گەشە پێدەر و چەند بریکارێکی ئەو بەرنامەیە، واتە بە پلەی یەکەوانە بنە خاوەنی میلیۆنان دۆلار و قازانجێکی خەیاڵیەکەن. ئەمە بێجگەل لەوەی کە لە ڕێگەی فرۆشتنی داتای بەکارهێنەران و ئەو ڕیکلامانی کە لەناو ئەپلیکیشنەکەیە هەیە پارەیەکی زۆر قازانجەکەن و حسابی خۆیان ناکەن، کە دەیان بەرنامە و دەیان ئەپلیکیشنی تر هەیە کە هەمان شێوەی ڕوبی بەم جۆرە هاتوونەتە بازاڕەکەەوە و دواتر پاژەوەی کە قازانجێکی خەیاڵیان کردووە ئەپلیکیشنەکەیان سیستمەکەیان کوژاندۆتەوە. بۆیە ئەوشمان لەبیر نەچێت لە ئێستادا هەندێک درای ئەلکترۆنی هەیە کە سکامن و لە ئەکسچێنجەکاندا بوونیان هەیە کە تەنیا خۆیان بۆ ئامادەکردو کاتێک مامەڵەکردن بەو دراوەیان دەکاتە ئاستێکی زۆر بەرزواتە کاتێک مارکێت کەپی باشە بێ خەڵکێکی زۆر ئاڵوگۆڕ بەم دراوەکەن، ئەوان ڕاستەخۆ ئەو پارەی کە لە مارکێتەکەیە ڕایکێشن بۆ خۆیان و سیستمەکەیانە کوژێنەوە. دەیان نمونەیوامان هەبووە کە ئێستاش لە ناو ئەکسچێنجەکانە دەیان دراوی یان سەدان دراو هەیە کە سکامن و دوای چەند ڕۆژێک یان دوای مانگێک دوای ساڵێک سیستمەکەیانە کوژێنەوە پارەکە بۆ خۆیان سەحب بکەن.
بۆیە لەم سەردەمەدا هیچ شتێک بە خۆڕایی نییە، بە تایبەت بەرنامەکانی بواری کریپتۆ دوو جار بیر بکەرەوە. کاتێک بەرنامەیەکدا دەبەزێنیت و دەبێتە سوود و هۆکارێک بۆ گەورەبوونی پرۆژەیەکی نەناسرا و گوماناوی کە لەو پەڕی جیهانە و لە پشت پەردەوە کارەکانی خۆیان دەکەن و مۆبایلەکەت بۆ دەوڵەمەندبوونی خۆیان بەکاردەهێنن. بەڕێزان ئەمە ڕوونکردنەوەیەک بوو لەسەر ئەو بەرنامەیە، دوجار بڕیار لای خۆتە بەکاری دەهێنیت یاننا. ئەوە خۆتیت لە مۆبایل و داتاکانی خۆت بەرپرسیت و قەراری کۆتایی کە چه ئەپلیکیشنێک بەکارهێنیت و چه ئەپلیکیشنێک لێ دوورەکەویتەوە. هیوادارم ئەم بابەتە سوودی هەبوو بێت و کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.